ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش لێوارە 24 ئەمڕۆ بە کۆمەڵک بڕگە و بابەتی نوێ و سەرنجڕاکش دێنەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست لەگەڵمان بن. ناوساجی خواردنێکی ڕەمەزانانەی شاری سلێمانی. زیاتر لە 30 ساڵە پینەچیە و پیشەکەی ڕێگر نییە لە بەڕۆژووبوونی. لە سلەیمانی کچێک دەبێتە شۆفێری تاکسی. کاتێک لە شاری سلێمانی باس لە خواردنی ناوساجی دەکرێت یەکسەر مانگی ڕەمەزانت بیردێتەوە. خواردنی ناوساجی یەکێک لەو خواردنە تایبەتانەیە کە لە شاری سلێمانی دروست دەکرێت بە تایبەت لە مانگی ڕەمەزان. ئێستاش لەگەڵ هاتنی ڕەمەزان لە زۆربەی بازار و شوێنە گشتیەکاندا فرۆشیاران بە ڕوویەکی خۆش پێشوازی لە خەڵک دەکەن. هاوڵاتیانیش زۆربەی جار بۆ پارشێوکردن ئەم خواردنە دەکڕن چونکە گەرمە و دروستکردنیشی ماوەیەکی کەمی دەوێت. سەرەتا بە خێراتان نەگەم ناوساژیشەکە لە خواردنە کۆنەکانی سلێمانی کە زۆربەی خەڵکی سلێمانی بەکارێنێ لە ڕەمەزانە و ئیسفادەیەکی چاگیشی هەیە بۆ ڕۆژوانان کە بەکارێن بۆ تێرکردنی گەدەیان ومانە و لە کۆنیشەوە ناوساجی تەڵەبێکی زۆری لەسەر بووە لەلایەن خەڵکی شاری سلێمانیەوە. هەموو ساڵی ڕەمەزانە وەکو لوقمە قازی و ناسادی شتێکی حازرە. ئەتی هەچ کاتێ برسیت بێت پاشە بێت دوای نان خواردنی بێ ئەی خۆچکە جاوای تۆ بەربانگە شتێکی زۆر بۆ ناخورێ سەعات 11 ناساجی خۆی بە ماسەوە شتێکی ئەوە ماسەرەکە ئەوەیە. لەبەر ئەوی لە ناو ساژا سوورەکرێتەوە بۆیە ناوساجی عادەتەن هەویرێکی تقریبان هەویری سەمون زۆر ئاسایی بۆ ناوساژیش بەکارێت و لە ناو ساجێکا ڕۆنی قرچاوی تێەکەین و زۆر بە ئاسانی سوورە بێتەوە. نەخۆشی کۆڵۆن نەخۆشیەکە زۆر کەس بەدەستیەوە دەناڵێنێت چونکە پەیوەندی ڕاستەوخۆی بە خواردن هەیە. ئەم نەخۆشیە پەیوەندیەکی ئەوتۆی بە تاکی بە ڕۆژووبوو نییە، بەڵام ئەو کەسەی تووشی نەخۆشی کۆڵۆن بووە پێویستە شلەمەنی و سەوزە و میوە بخوات و لە وەرزشکردن بەردەوام بێت بە تایبەتی ڕێکردن و ڕاکردن. gelek zana pênaseyê daynevê nexweşiyê her kevin da ihtimala sala 1970 lazim e mecmueka nîşana binilgel da mirov bête wî kesî destnîşan ket evî nexweşiya qolonê hebit. Ev nexweşiya hinê girêdayî tenê heyva Remezanê ve nîne. Heger ew nîşane lê hebit û wî kesî qolon hebît dêt heyva Remezanê da jî hebît û berî hingê û piştî hingê. Wekî nîşan lazim e destpêkê zik êşan hebît. û hindek cara ew zik êşane zikçûn jî dêlgel hebît û hindek cara hindek zikê wana naçin wekî
قفز بوونێکی دی هەبیت لەگەل ئەvە هەندێک نیشانن دەوێت تقریبا هەفتەیەدا جارێکی وەلێ بێت دەوێت هەیڤێدا دوجارە وەلێ بێت دەوێت سێ هەیڤادا بکێ ماسی دوجارەکە وەلێ بێت ئەف نیشانێت هەنێ گەلزێک ئێشانێ گەلزێک چوونێ گەل قەفز بوونێ ئەو نەخۆشیە هەلگیری نەخۆشیە قۆلۆنی بیتان ئەف نەخۆشیە هەنێل دەف بیت مثلا هەندێک خواردنێت هەین وەکی نیسکە نوکە فاسۆلیە مەشروباتێت غازینە ئەف خواردنێت هۆسانە هەندێکێت هەین سێڤێ هەندێکێت هەینە خیاری بەلێ هەمی کەس ساوارە نەشتی ئێکە هەندێکیت هەین ئەوێ ساوار احتیمالە عیجز بیت هەندێک نەخۆشی دیت هەین پێ عیجز نابن ڕاستە ئەف خواردنێت هەنێ کارتێکردنی سەرکەت بەس نە هەمی نەخۆش هەندێکێت هەین هەندێک جۆرێت خواردنە کارتێکردنی سەروانە ناکەن هەمی نەخۆشی دوچێ وەکی سێگوشێکی بچێکەی و ئەف سێگوشە هەنێ دوچێ کاربینی بۆ هەمی نەخۆشیە و هەمی دەما دوچێت هەیڤە ڕەمەزانێ داژی و نەت هەیڤە ڕەمەزانێ داژی و بۆ نەخۆشی قۆلۆنی و بۆ نەیە قۆلۆنی پێنگاڤە ئەیکێ وەرزشە وەرزش گەلێکی گرنگە وەرزش نە لە تو بچێ قاعەکە وەرزشێ پارا بدەی ڕێڤە چۆن ڕۆژانە 45 خولەک بۆ 5 ڕۆژات هەفتەیەدا مادەکێت ڕێشتت ناف خۆینێدا پشتی هەیڤێکێت تو بکەی ئەvێ وەرزشی شێوەیەکی بەردەوامت بێژنێ ئەندۆرفین هۆرمۆنە خۆشیە ئەو دیوەلێکت کەیف خۆشیەکی بوتە پەیداکە دێمرتاحبی ئەو ئێک یا دوێ خارن لازمە دەمی درست بیت و خارن لازمە بجۆر و خارن لازمە ڕێژە بیت بارا پتر نەخۆشیە قۆلۆنێ ئەلسەر عەمرێ 20 ساڵیە وێڤەدایە هەی و هەندی عەمر پتر بیت یعنی 30 ساڵی یعنی 40 ساڵی احتیمالە پتر قۆلۆنێ دەف هەبێت بچێکل دان عەمرا گەلک یا بەر بەڵافنینە بەلێ هەندێک حالات ژیێت هەین حتا دەف زاروکاژی چێ دەبن ئێشا قۆلۆنێ و نەخۆشیە مەعیدەژی دەف زاروکاژی پەیدا بن بەس گێمت بن بەس ئەمشێن بێژنێ ژیە 20 ساڵی حتا 45 ساڵیدا و بتایبەتی سیهێ وێڤە ئەدوێ عەمریدا پچێک زێدایە هەی چونکو بارا پتر یا گرێدایە دەرونێ مرۆڤی ساوێن ماوەی ساڵ و نیوەکە کاری تاکسی دەکات و ڕۆژانە لە ناحەیەی ماوەتەوە هاوڵاتیان دەێنێت بۆ شاری سلێمانی و دواتریش لە ناو سنتەری شاری سلێمانی کاری تاکسی دەکات و بەبێ جیاوازی ژنان و پیاوان دەگوازێتەوە ئامانجی ساوێن لە کارەکەیدا ئەوەیە کارەکەی ببێت بە کولتور و ئافرەتانیش ببن بە شۆفێری تاکسی و تەنانەت پاسیش لە هەمان کاتیشدا ساوێن دەخوازێت لە داهاتوودا وێزگەیەکی تاکسی تایبەت بە خۆی هەبێت. من ساوێن شەوکەت تەمەنم 24 ساڵە لە ماوەتدا ئەنیشم ماوەی ساڵ و نیوەکە شۆفێری تەکسیم و خەتی ماوەت و سلێمانیم هەیە بەیانیان لە حانوت کار ئەەکەم و نیوەڕوانی شۆفێری تەکسیم. من کاتێک دەستم بە ئیشی تەکسی کرد بەڕاستی ئامانجی من ئەوە بوو کە ئیشێکی تایبەتی خۆمم هەبێ و حەز ئەەکەم بەڕاستی وێزگەیەکم هەبێت تایبەت بە خۆم لە سلێمانی ئافرەت زۆر حەز ئەەکەن کاری تەکسی لەلایەن ئافرەتانەوە زیاد ببێ زۆر کەس داوای هاتو چۆم لێ ئەەکە کە ئیشم کردووە بەڵێ لە پیا و لە ئافرەتم سەرخستووە گەیاندوومە بەس کاتێک گەچمە بازار زیاتر ئافرەتەکان ڕوبەڕوومیان. سەرچاو پرسیاریان لێ کردوم وتیانە ئەی ئەگەر لە ڕێگا پەنچەر بووی چی ئەەکەی و چەنەها جار من بۆ خۆم لە ڕێگا پەنچەر بووم دابەزیوم
تایەکەم گۆڕیوە یعنی هیچ قورساییەکی تیان نییە بەڕاستی هیچ ئیشێکەم ئیشانی هیچ قورساییەک و هیچ گەورەبوونێکی ئاوایتیانێکە لە لای خەڵک وای لێ هاتووە من زۆر حەزەکەم ببێ بە ئیشێکی کولتوری بێجگە لە تەکسی ساقی ئافرەتی پاسمان هەبێ هاتچە بە تەلەبە بکە هاتچە بە مەکتەبی کچان بکە هاتچە بە مەکتەبی کوڕان بکە یعنی هیچ جیاوازیەک نییە چۆن پیاوەکانمان ئەتوانن دوکانی ئافرەتان دابنێن دوکانی جلی ئافرەتان دابنێن ژنانیش دەتوانن بەو شێوەی ئیشی پیاوان بکەن. لە ئۆڵۆ کاتێک کە نەفەرەکانم سەر ئەخز ترسێکیان لێم هەبوو چونکە شۆفێری ئافرەت لە لای ئێمە تۆزێ نەوەعتر سەیری ئەکەن واتە ئەڵەن شۆفێرەکەیان باش نییە یاخود خراپە و لە ئۆڵۆ ئەترسان ئەیانوت چۆن لەگەڵت بین چۆن لەگەڵت بینەوە بەڵام لە دوایە کە سەیریان کرد و ڕاهاتن لەگەڵمە ئێستا زیاتر حەز ئەکەن لەگەڵ من هات چۆ بکەن ئافرەتەکان وەک لە پیاوەکان. لە مانگی ڕەمەزان هاوڵاتیان هەوڵ دەدەن بە باشترین و جوانترین شێوە سفرەکانیان بڕازێننەوە بۆ ئەم مەبەستەش جگە لە خواردنی سەرەکی گرنگێکی زۆر بە تورشی دەدەن دەکرێت بڵێن تورشی میوانی سفرەی هەموو ماڵێکە. هەیڤۆ ڕەمەزۆنێ و جێوەزە دیار هەمی هەیڤۆ عالەمش بە ڕۆژی گردنێەوە خەلێ هەچتە هەمی تشتی لە تۆیبەتی هەر سفرۆ ترش دیال بیت تشتێک پتر گەل سفرێ بیتیۆ فتۆرێ گەلێک ڕەوشترە و عالەم گەلێک قەستۆمەتیێت وەک تشتێ خۆمۆلیەکە کەلەمێ بیت تروزی بیت خیۆر بیت فلفل بیت ئەم تشتە خۆمۆلیە نوگەوەک حاڵمەز و تشتێ سەخرش دەربەتێت و چەند جوری ترشی ژەمە ترشی زەرە ئەڤە ترشی مخەلەلێ بەس مخەلەل بێگۆڤێت نینە هۆڤینە ئەڤە مدەبەزە هەر ئۆڤۆ دووشۆڤە و گەلەی ناوەشەگیرتکەنەنەوە دۆتکەنە مدەبەس ترشی شرین بێژین هەرێکێندەی دەبنێ فلفلۆنەکەندەی سێڤەنادۆنەکەندە بێنێ تروزیۆنەکە خیۆرۆنەکە تەبیعەتە کۆزە و کۆسە چەندەی بێنێ گەلێک عەمبەری بکێرێ. يعني سر فطاري هر تشتكي ببيت مروف حس کرد هبي وياشمه به هر سرکیت نفهمی مالادا ترشیه شربته بس سرکی آن یاشمه به پتر یا ترشیه خود اکید پتر کریار البازاری چون کسی هند وقت وین اینه چیکرنه حتی بچک یه دومانه حتی بهتر چیکرن اکید اغلب اول سیکته تکره پیاوێکی دانیشتووی سەی سادق زیاد لە 30 ساڵە کاری پینەچێتی دەکات و کۆنترین پینەچیە و شارەیە و بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی لەم ڕێگەیەوە دابین دەکات و تەمەنی ڕێگر نەبووە لە کارەکەی و تا ئێستش لێی بەردەوامە ئەو هاوڵاتیە لەگەڵەوەی ڕۆژانە کار دەکات بە ڕۆژوش دەبێت و دەڵێت لە کارەکەم ڕازیم ئەگەر ڕۆژانە تەنیا 10,000 دیناریشم دەستکەوێت چونکە ئەگەر هەر لە ماڵەوە بم بێتاقەت دەبم و ڕۆژوە کەشم پێ ناگیرێ. قوربانیەکەم جار هەر لەم سەی ساقە بوو لەم سەی ساقە بوو هەر لە خۆم و حەزم لێ کرد تر وردە وردە خۆم فێر بوو دوای گیران بە ئەسکەر چوون بۆ بەغا هەڤە مانگ لە بەغا بوو میتر دوای دەوامم ئیشەمە کرد 84 و
هەشتا و پێنجەوانم لە بەغا بوو ئیتروەڵا هەشتا و شەش لەیرا بە دەوامی ئیتر دەستم کردوەمیش زووتر ئەم مەکینە نەبوو بەدەستیشمانە کرد مەکینە نەبوو لە پێنجۆنە مشتریم بۆیە لە خورماڵە بۆمیە لە کانیپانکەوە لە زێڕینجۆوە لە ئەنواع شوێنەوە لە قەویلەوە لە هەموو شوێنەکەوەیە ئیشە خەڵک پێڵاوەکە هەرزانترە کەمتر پێڵاوە درێتەوە ساڵام پێڵاوەکە گران و زۆرتر پێڵاوێ درویە ئیتر من پێ ڕاهاتم خوا ڕۆژی دەزارشم دەستکەوەزی لێن هەتا بتوان تەقەڵا بزمان ڕێژە ناوکەفە کلاشکە پسکردنە اینجا قاڵبلێدان کلاشە قاڵبی قۆنەرەیە ئەوانێ ئەوە ئیشەکانی منە ڕەمەزانان بەیانی یەم تا سعات یانزە ئەڕۆمەوە دوونی و دوویەم بۆ خۆم لێ خەوم لە ماڵە تا ئەو کاتەوە ئەو کاتەیەم تا نیو سعات دەمێنێ بۆ بانگ مەغریب ئینجا ڕۆبوو ئەنێ من هەر لە ماڵەوە ڕۆژم بۆ ناگیرێت بێتاقەتە بوو هەرچەندە بەشێکی زۆری خواردنی هاوڵاتیان لە گۆشت پێک هاتووە بەڵام بەهاتنی مانگی ڕەمەزان کڕین و فرۆشتنی گۆشت خواسی زیاتر دەبێت هاوڵاتیانی شاری ئامەدی باکووری کوردستان لەم مانگەدا گۆشتێکی زیاتر دەکڕن گۆشت فرۆشێک لەو بارەوە دەڵێت سفرەی ڕەمەزان بێ گۆشت نابێت چونکە گۆشت پاشای سەر سفرەیە بەهاتنا مەها ڕەمەزانê لیv û tevgera bazara goşt jî geş dibe Hemalətên Diyarbəkir bi taybetî di meha Ramazanê de zêdetir goşt dikirin. Li gorî ragihandina qesaban piraniya hemalatiyan goştê ajarên li Bakur tercih dikin. Ömer Özmen amaje dike ku sifreyên Ramazanê bê goşt nabe û di vê mehê de bi taybetî ji ber mêvandariyan zêdetir goşt dikirin. Xwedê goşt paşnavê me yani bên soyadiya me yê. Bê goşt nabe em elmîn e. Ji bav û kalatê ev. Mêvan jî pirin, çewre jî pirin, gelengîdan jî pirin. Şükür hemş xwedir. Di Remezanê zêde der. Yani her şev hey. Şeva ku tune bi nav. Çünkü sultanê sifrê goşt. Ji ber ku hêzê dide mirov hemwalatî bi taybetî di meha Ramazanê de xwarinê bi goşt çêdikin. Kîloya goştê berxan û qîme bi 47 lîreyan e. Goştê bê hestî jî bi 62 lîreyan e. Bahayê goştê gulik û çêleka nêziyê pazî ye û kîloya wî jî bi 5 lîreyî ye. Qesab Rıza İşözü ji geşbûna bazara goşt keyfxweş e. Li gorî ku Rıza İşözü dibêje, berê di meha Ramazanê de hin kiryaran kelek dikirin, lê niha ji ber qeyrana aborî di 3 kîloan dikirin. Li gorî İşözü tevî vê yekê jî bereketa Ramazanê xwe nîşan dide. Ji gorana berî Ramazanê hinkî daha sankî satış zêde bû. Tabii viyaja halê hazir fitarî, suûrî xalq hezra wan dike. Ji bona wan hinkî daha satış zêde bîye yani. Li gorî ragihandina qesaban goştê Diyarbekirê ji herêmên Bakurê Diyarbekir, Çiyaraş û herêma Serhedê tê. Goştê ku ji welatên derve jî tê di marketan de tê firotin. Lê li gorî goştê herêmê erzantir be jî, xelk zêdetir eleqeyê didin goştê xwemalê. ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین بەرگەو بابەتەکان بە دڵی ئێوە ببێت ئاسوودە بن.